پێو ناخۆشە سنوور ئارام لەلایەن کەسی ترەوە بوترێتەوە و دەستت کردو بۆی کە ئەوانەی کەوتویانەتەوە لە یوتیوبە بیسڕیتەوە. نانا پێم خۆشە سنوور ئارام بە بوترێتەوە، بەڵام ڕاستەکەی سنوور ئارام بە یەکەم بە خانمێکی گۆرانی بێژێکی تورکی سڕێەوە. بەڕاستی وەکوتم من ئەنتی داگیرکارم، تەنها لە شتێگە ترسم. وام هەست کرد بابەمی بسڕمەوە بۆ یەکەم پرسی پێ نەکردوم کە ئەویش خۆی لە لەندەنەژی. دووەم خستێتێ بەسرە ئەلکترۆنەکان بە هەمووی پارەی پێپەیاکە کە ئێمە ومانان ئێمە خۆمان پارە ئەدەین بە کارەکانمان یان خێنە سوشال میدیا و بەسەر ئەلکترۆنەکان وەریشی ناگرینەوە. سێم کە زۆر گرنگە لە شتێ ترسام وتم ڕەنگە پاش چەند ساڵێک ئەم چۆنەڵی من نامێنم چوزانم پاش چەند ساڵێک تر وەکو زۆر لە گۆرانەکانی ترەوە ڕەنگە لە بەرنمەیەکە هاوارکەن بڵێن لە کللتوری تورکیاوە لە فۆلکلۆری تورکیا سنوور ئارام بە لەوە ترسام. وتم با بۆ مێژوو یاخود بڵند تۆهی ئەوە بەزەبت بیکەن بە فۆلکلۆری تورکیا بڵێن وڵا ئەمە وەرگیرا وتم با جارێ بە تورکەکەی بسڕمەوە. بێگومان چەند هونەرمەندێک شایەتن لێرەوە گەر با ناویان نێنم شایەتن لە پەیوەندیا بوون ئەوان بە ئێمە مەسەڵەن پەیوەندیان کردووە من بتوانم ئەوەی یوتیوبەکەم پێسڕیونەتەوە. بەڵام هەنێک لە هاوڕێکانم ڕایان وا بوتیان قەیچێکە سنوور ئارام بە زیاترە ناسرێ بەزتوانێت پرسیارت پێ بکە ئاماژەت پێ بکە. ئەگەر سنوور ئارام بە ناوی دەرنەکردایە هونەرمەندێکی تورک نێوتەوە زۆر وایان نا.